سڵاوتان لێبێ بەڕێزان ئەو کاتتان باش لە هەفتەیەکی تر پێتان دەگەینەوە لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێب کە پرۆژەیەکی نوێی ئەکادیمیایی مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاریە. هەوڵمان داوە هەر هەفتەیەک کتێبێک بۆ ئێوەی بەڕێز بخەینە ڕوو بە پوختی و بە کورتی. ئەمڕۆ کتێبی ژمارە سێ تایبەتە بە مامۆستایان بۆ بواری پەروەردە کە چۆن مامۆستا بتوانێت ببێتە مامۆستایەکی مەزن و نایاب و کاریگەر لە ژیانیدا و لە ژیانی قوتابیەکانیدا. ناونیشانی کتێبەکە بریتیە لە Great Teacher: Ways to Share Your Wisdom with the World، واتە مامۆستای مەزن، مامۆستای نایاب، چەند شێوازێک بۆ بەشکردن و هاوبەشیکردنی دانایی و حکمەتەکانی خۆت لەگەڵ دنیادا. ئەم کتێبە دەنجە دواتریش لینکەکە لە کۆمنت دادنین بۆ بەڕێزانەی کە دەتوانن لە ئینگلیزی تێبگەن بە وردەکاری زیاترەوە، بەڵام ئەمڕۆ ئێمە هەوڵ دەدەین پوختەیەکی ئەو کتێبە ناوەڕۆکی ئەو کتێبە بخەینە ڕوو بۆ ئێوەی بەڕێز. ئەم کتێبە جگە لەوەی کە ڕێنوێنیمان دەکا، ڕێگەمان پیشان دەدا کە چۆن ببین بە مامۆستایەکی نایاب و کاریگەر، چەند استراتیجیەتێکیش دەخاتە ڕوو کە ئەم کارەمان بۆ ئاسان دەکا. سەرەتا لە بەشێکدا زۆر گرنگی بەوە دەدات کە مامۆستا دەبێ پۆلەکەی پڕ بکات لە ئەرێنی بوون، واتە ئەو کەشەی کە وانەکەی تێدا دەگوترێتەوە دەبێ ئەرێنی بێ، دەبێ کەشێک و ژینگەیەک دروست بکە کە هەم بنیادنەر بێ، هەم جێگەی هەمووانی تێدا ببێتەوە کە قوتابی هەست بکە تێیدا بەهای هەیە، ڕێزی لێ گیراوە، هانی دەدرێ، هەروەها پەرۆشیشی بۆ دروست دەکرێت، حەز و خولیای بۆ دروست دەکرێت بۆ فێربوون بەگشتی. لە کتێبەکەدا باس لەوە کراوە کە چۆن ئەو شێوازی بیرکردنەوە ئەرێنیەی مامۆستا و هەروەها ڕەفتارەکانیشی کە یەک دەگرێتەوە لەگەڵ شێوازی بیرکردنەوەی کاریگەریەکی زۆر قوڵی دەبێ، زۆر دوورخایەنی دەبێ لەسەر پەرەپێدانی توانەکانی قوتابیەکانی، هەروەها لەسەر حەز و خولیا و حەزکردن و ئارەزووکردن بۆ بەشداریکردنی لە چالاکیەکانی ناوپۆلیدا. لە بەشێکی تردا ئەو کتێبە گرنگی بەو پەیوەندیە و میانەیە دەدا کە لە نێوان مامۆستا و قوتابیەکاندا هەیە. پێی وایە دەبێ پەیوەندی و میانەیەکی تونند و تۆڵ و دروست لەگەڵ قوتابیەکان دروست بکرێ بەگشتی لەگەڵ پۆلەکە و لەگەڵ هەر قوتابیەکیش بە شێوەی تاک، چونکە پێی وایە کە دروستکردنی بنیادنانی پەیوەندیەکی پتە و لەگەڵ قوتابیەکان وا دەکا تۆ پێیان بڵێ، ئەو پەیامەیان پێ بڵێ کە تۆ گرنگیان پێدەدەی، بایەخیان پێدەدەی، حەز و خولیای خۆتە کە دەتەوێت یارمەتیان بدەی بۆ ئەو کارەی کە دەستت داوەتێ. ئەمەش لە ڕێگای گوێگرتنی چالاک، واتە گوێگرتنی تەواو، هەروەها تێگەیشتن لە پێداویستیەکانی هەر تاکێک لە قوتابیەکان، دروستکردن و کارکردن بۆ فەراهەمکردنی کللتور و فەرهەنگی هەموو پێکەوە فێربوون یان هەموو پێکەوە بەشێک بوون لە پۆلەکە گرنگی پێدەدا و هەروەها گەشەی پێدەدا. لە بەشێکی تری ئەو کتێبەدا زۆر گرنگی دراوە بە زمانی مامۆستا، زمانی پەیوەندیکردن، واتە چ زۆرە زمانێک بەکاردەهێنرێ. پێمان دەڵێ، ڕێنوێنیمان دەکا کە هەرگیز زمانی زبر بۆ پەیوەندیکردن لەگەڵ قوتابیەکانمان بەکار نەهێنێن، چونکە بەکارهێنانی زمانێکی نەرم و پاڵپشتی کار و یارمەتی دەر و پەرۆش دەبێتە هۆی کردنەوەی دەرگای دەرفەتی زیاتر بۆ فێربوون و بۆ پەیوەندی دروستکردن و بۆ گەیاندنی ئەو پەیامەی کە هەتە. زۆر جار ئەو زمانەی کە تۆ قسەی پێ دەکەی قوتابی هەست دەکا ڕێزی لێگیراوە یان نا، هەست بە شکۆی خۆی دەکا یان نا، هەروەها دەبێتە هۆی هاندەرێکی زۆر باش بۆ فێربوون و بۆ بوون بە خاوەن و بوون بە بەشێک لەو ژینگەی کە بۆت
دروست کردووە. لە بەشێکی تری کتێبەکەدا زۆر گرنگی بەوە دراوە کە مامۆستا پێزانینی هەبێ شانازی خۆی دەربڕێ بەرامبەر بەو دەستکەوتانەی کە قوتابیەکان بەدەستی دەهێنن، تەنانەت ئەگەر دەستکەوتەکانیش بچووک و لە سەرەخۆش بن. زۆر گرنگە تۆ وەکو مامۆستا بەردەوام پێزانینت هەبێ بۆ بەشداری و بۆ ئامادەبوون و بۆ سەرکەوتون و بەرەوپێشچوونی قوتابیەکانت، تەنانەت ئەگەر پێویست بکە پێویستە ئاماژەی پێ بکەی، پێویستە خەڵاتی بکەی، پاداشتی بکەی. مەبەستمان خەڵاتی مادی نییە، مەبەستمان هەندێک جار تەنها بە قسەیەک خەڵاتەکە زۆر گەورەتر دەبێ و کاریگەریەکەی قوڵتر دەبێت. ئەمانە هەموویان پێکەوە دەبنە هۆی دروستکردنی متمانە بەخۆبوونێکی زیاتر لەلایەن قوتابیەکە، هەروەها دەبنە هۆی دروستبوونی خۆڕاگری زیاتر لەلایەن قوتابیەکە، هەروەها ئەوانیش هەست دەکەن کە شێوازی بیرکردنەوەی ئەرێنی تێیاندا زاڵ دەبێ و چەکەرە دەکا و دروست دەبێت. لە بەشێکی تری کتێبەکەدا باس لەوە کراوە کە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخی ئالنگاری بکەین. مەبەستمان بربەست و ڕێگری ئەگەر دروست بوو، چۆن دەتوانین بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ بکەین کە بێتە هۆی چارەسەرکردن، نەک زیاتر قوڵکردنەوەی کێشەکە. یەکەم دانە هاوسۆزی و ئارامگرتنە. تۆ دەبێ گوێ بگری لە کێشەکە، هەوڵ بدەی بزانی ئالنگاریەکە هۆکارەکەی چییە تاکو لە بنەڕەتدا چارەسەری بکەیت. ئەمە زۆر جار نمونەی ئەوە هەیە ئارامگرتن بۆتە هۆی چارەسەرکردنی زۆر کێشە، نەک ئێمە بە تووڕەیی و بە هەڵچوون و بە هەڵەداوان وەکو دەڵێ بە پەلەپەل یەکسەر وەڵامێکی دەم و دەست و کاردانەوەیەکی تونتر لەوەی کە هەمانە بیدەینەوە. ئەمە بەڕاستی دەبێ مامۆستای نایاب ئەوەیە کە شێوازی بیرکردنەوەی بەرەو ئاراستەی چارەسەرە لە کاتی بوونی ئالنگاری، نەک بەرەو ئاراستەی چێبراوەیە یان دەبێ قسەی من سەر بکەوێ. لە بەشێکی تردا باس لەوە دەکا ئەگەر قوتابی سکاڵا و گلەیی و گازاندەی هەبوو، دەبێ گوێی لێ بگیرێ. گوێگرتنەکەش بە مەبەستی چارەسەرکردن و بە مەبەستی ئەوەی کە تۆ بتوانی ڕێگای پیشان بدەی یان ڕوونی بکەیتەوە کە بۆچی وایە. چونکە زۆر جار گوێنەگرتن لە گلەی و گازاندەکان دەبێتە هۆی دروستبوونی بێئومێدی. بێئومێدی سەردەکێشێ بۆ سەرکێشی و بۆ بێباچی و هەروەها بۆ بەشداری نەکردن. ئەمەش بەڕاستی زۆر جار ئەو گوێگرتنە چالاکەی مامۆستایە وا دەکا کە قوتابیەکە ڕێزی زیاتری لێ بگرێت، کە قوتابیەکە زیاتر بێتەوە سەرهێڵ و زیاتر کار بدا و کار بکا و متمانە دروست بکا. ئەمەش وا دەکا کە پۆلەکە وەکو یەکەی وەکو یەک کۆمەڵگا وەکو یەک خێزان سەیر بکرێت. کاتێککە دەڵێن مامۆستا پێویستە پۆلەکەی پڕ بکا لە ئەرێنی بوون، ئەوە بەڕاستی کاریگەریەکەی لە بن نایە، کاریگەریەکەی هێندە زۆرە. قوتابی هەست دەکا هاتووە شتێک فێر بێ، ئەو کاتەی کە تەرخانی دەکا بە فێڕۆ ناڕوە، بۆیە هەوڵ دەدا بە هەموو توانای بە هەموو توانە هزریەکانی بە هەموو توانە جەستەیەکی لەبێ. زۆر جار دەبینین قوتابیەک زۆر زیرەکە، بەڵام لەبەر ئەوەی کەشی پۆلەکەی بەدڵ نییە، ڕەنگە خۆی خەریککە سەرقاڵکە بە کاری تر. بۆیە ئەو پڕکردنی پۆل لە ئەرێنێ بوون هەم حەماس و پەرۆشی زیاد دەکا، هەم ینی دەرگا بۆ داهێنان دەکاتەوە، هەروەها بۆ ناساندنی زیاتری توانای قوتابیەکانت دەرگا دەکەوێتە سەر پشتیش. بەکارهێنانی زمانی ئەرێنی و زمانی نەرم و خۆ بە دوورگرتن لە زمانی زبر و تند، ئەمەش بەڕاستی کاریگەری زۆری هەیە، چونکە ئەوە دەبێتە هۆی هاندان و پیشاندانی پاڵپشتی بۆ ئەو قوتابیانەی کە هەیە. لەبیرت بێ بەڕێزان، مامۆستا لای قوتابی پێشەنگە. مامۆستا لای قوتابی
سەرمەشقە، سەرکردەیە. ئەگەر تۆ بە هەڵچوون بە کاردانەوە بە زمانی زبر مامەڵەی لەگەڵ بکەیت، ئەوە دەبێتە تێڕوانینی ئەو بۆ مامۆستا لە ئایندەدا. بۆی زۆر گرنگە هەموومان بەیەکەوە بە یەک دەست بەرەو ئەوە هەنگاو بنێن ببین بە مامۆستایەکی مەزن، ببین بە مامۆستایەکی نایاب. بەڕێزان، ئەگەر لەبیرتان بێ ئەو خاڵانەی کە باسمان کرد زۆربەی هەرە زۆری تایبەتە بە کەسایەتی، بە پەیوەندی، بە ڕەفتار، زۆر کەم باسی زانستەکە دەکرێت. بۆیە گرنگە مامۆستای خۆشەویست ئەوەی لە خەیاڵ بێ کە قوتابی زۆر جار ئەوەی لەبیر نامێنێ کە چی پێگوتراوە وەکو وانەی زانستی، بەڵکو ئەوەی لەبیر دەمێنێ کە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە، ئایا ڕێزی گیراوە یان نا، ئایا زمانێکی شایستە بەکارهێنراوە یان نا، ئایا شکۆی پارێزراوە لە ناو پۆلدا یان نا، ئایا وەکو بەشێک لە ناو پۆلدا حسێبی بۆ کراوە یان نا، ئایا گوێ لە داواکاری و گلەی و گازاندەکانی گیراوە یان نا. بەڕاستی ئەوانن کە دەمێننەوە. بیرێک لەوە بکەوە مامۆستا مەزنەکانی خۆت چێن ئەوانەی دەرسیان پێگوتووی لە هەر قۆناغێک لە قۆناغەکان هەز دەکەی ئەو خاڵانەیە کە تازە باسمان کرد و لەو کتێبەدا ڕەنجیان داوەتەوە. بەو هیوایەی توانی بێتمان پوختەیەکی کورت لە تایبەتمەندی و لە چەند استراتیجیەک بخەینە ڕوو کە بۆ ئەوەی مامۆستاکان بتوانن ببن بە مامۆستایەکی سەرکەوتووتر لەوەی کە هەن، هەروەها ببن بە مامۆستایەکی نایاب و کاریگەر لە ژیانی قوتابیەکانیان. ئێمە سوپاستان دەکەین بۆ جێگرتنتان. ئەگەر هەر تێبینیکەیە دەتوانن لە خوارەوە لە کۆمنت بینووسن و لە هەفتەکانی تریش لەگەڵتان دەبین بە تێبی نایاب و بەسوود. زۆر سوپاس بۆ جێگرتنتان.